ئیمڕۆ ڕۆژێکی خۆشە، خۆشیەکەی ئەوەیە هاتە سەر ناخۆشیە سەختەکەمان. بەڕاستی دادگا، حکومەتی هەرێم، دام و دەستگای دەرمیان هاوکاریە عەدالەتی جوانیان نیشاندا. ئەمە ئیمڕۆ ئەو ڕۆژەیەکەوە ئێمە هەدەفمان بوو لەسەر حەق، نەحەقینە، لەسەر حەق ئیسپاتیان کرد و ئیمڕۆ ئێمە گەورەترین دڵخۆشیە بۆ ئێمە. زۆر سوپاستان ئەکەین و بەخێر بێن بەسەر چاومان. کاکاپۆ ئەوترێت لە پێش ئەوەی کە دادگایەکە بکرێت داوای سولحی عەشایری لە ئێوە کراوە. نەکریا، نایشیکەین. هیچی نێکمان نییە لەگەڵ کەس و کاریانە بە هیچ شێوە، نەک لەگەڵ باوکیان لەگەڵ برایان بەو شەرتەی وتمانە هاوکاریان نەکەن. ئەویش کاکساڵحە باوک کوڕەکە خۆش زۆر زۆر ڕازین بە قەرارەی دادگای جینایەت، بەڕاستی دادگایەکی عادلانەیە، خۆشحاڵین و بەس داوای ئەوەکەین جێبەجێ بکرێت. بڕیارەکەی حکومەت جێبەداوای لە سەرۆکی هەرێم، سەرۆکی حکومەت جێگرەکەی کاک بابێڵ، کاک مەسعود، ئەم تاوانبارانە لە سێدارە دەن، بەس ئەنی تاوانەکان بڕیارەکان جێبەجێ بکەن.